وتمان هەموو وتاربێژان زۆربەیان لە کۆتا قسەکانی ڕۆژی جومعەدا ئەم ئاەتە قورئانیە دەدەن بە گوێی مسلماناندا ئین الله یەأمر بالعدل والإحسان وإیتاء ذی القربى. خوای گەورە سبحانه وتعالى بۆ خۆی فەرمانی کردووە بە دادگەری، بە دادپەروەری، بە عەدالەت، دووەمیان بە چاکەکاری، سێم بە چاکبوون و ئاگالێبوون لە خزم و کەسوکاری نزیک. خوا فەرمانی بەو سێ شتە کردووە بۆ ئەوەی بۆمان ڕوون بێتەوە بۆچی عەدل و ئیحسان لە یەک جیاوازن. بیهێنە بەر چاوت ڕاستەیەک بێنە بەر چاوت لە بیرکاریدا، لە ناوەڕاستیەوە خاڵێکەیە پێی دەڵێن سفر. ئەوانەی کە خوێندنیان خوێندە و زانستی بیرکاری دەزانن لە بیرکاریدا لە خوار سفرەوە پێی دەڵێن ناقز یەک، دواتر ناقز دوو، ناقز سێ حتا دەڕوە. لەو لای سفرەکەەوە پێی دەڵێن زائید یەک، زائید دوو، زائید سێ هەتا مەلانی هایە ژمارە. خاڵی سفر خاڵی عەدلە، خاڵی دادپەروەریەکەیە، تۆ نە لەم یانی نە لەو یانی. العەدل خاڵی سفرەکەیە لە ناوەڕاستەوە. ئەگەر لە عەدلەکە ترازای بەرەو خوار ئەبی بەستەمکار، ئەبی بە ناقز یەک. یەک پلەیەک لە عەدالەتت هاتە خوارەوە تۆ زاڵمی. جا هەیە زاڵمە بەرامبەر بە نەفسی خۆی، یەک پلە زاڵمە. هەیە زاڵمە لەگەڵ هاوسەری ژیانی، جاژن بێیان پیاو بێت، لەگەڵ هاوسەرەکەی خراپە، دوو پلە زاڵمە، چونکە زەرەد لە خۆشتدا و لە هاوسەریشتدا. هەیە زاڵمە لەگەڵ منداڵەکانی جوان خزمەتیان ناکە و پەروەردەیان ناکە. هەیە زاڵمە لەگەڵ دراوسەکانی متابعەیان دەکا و چاوی پیسیان تێدەبڕێ. هەیە زوڵمەکەی زیاترە، ئیداری شارێکی بەدەستە، هەیە زوڵمەکەی ئیداری هەرێمێکی بەدەستە، هەیە زوڵمەکەی ئیداری وڵاتێکی بەدەستە، هەیە گەیشتۆتە تریلیۆن ناقص، ئیدارەی دنیا دەبا بەڕێوە بە ناعەدالەتی و بەستەم و بە خوێن ڕێژی. چاو لێ ئەوە هەموو لە خوار ناقسەکانەوەن. لە عەدل لایەندا بەرەو زوڵم، جا هەیە یەک ناقسی هەیە، هەیە ملیۆنە ناقسی هەیە. لە عەدل بەرەو ژوور ئیحسانمان هەیە. إن الله يأمر بالعدل والإحسان. هەیە هەر عەدالەتی نییە، ئیحسانیشی هەیە لەگەڵ خۆی چاکە، لەگەڵ ژن و منداڵی چاکە، لەگەڵ داکوبابی چاکە. خوا فەرمووی لەگەڵ ئەمانە عادل مەبە، دادپەروەر مەبە، بەڵکو چاکەکار بە ئیحسانت هەبێ.